سڵاتان لەبێ دنیا عادەلەم لە تەندروستی بیانی 24 لەگەڵتانە. بۆ ئەم جارە بەزە نەشتەرگەری بەکارهێنانی سیلیکۆن و کاریگەریە نێرێنەکانی دەکەین. خەڵک هەڵی دەبژێرن بۆ هەندێک هۆکار کە بریتین لە زیادکردنی قەباری مەمکەکان، گۆڕینی شێوەیان یان ڕێکتر دەرخستنیان. کردداری نەشتەرگەری کردنەوەی مەمک بە شێوەیەکی ئاسایی لەگەڵ کەسەکە ئەنجام دەدرێت بە بەکارهێنانی بێهۆشکردنی گشتی لە نێوان 60 بۆ 90 خولەک دەخایەنێت. نەشتەرگەریەکە پێستەکە یان لە خوارەوەی ئاریۆلا یان لە خوارەوەی مەمکەکە دەبڕێت. گیرفانێک لە ژێر مەمکدا جیا دەکاتەوە و لەوانەیە ماسولکەی پێکتۆرالیز پاڵەپەستۆ بکات و ئیمپلانتەکە دابنێ. مرۆڤ نابێت بڕیار بدات بە زووی نەک تەنها لە بەرگرانی نرخی نەشتەرگەرێکە، بەڵکو پێویستە بزانین کە دەرئەنجامەکان مسۆگەرنین. ئەنجامە نەرێنیەکانی دوای نەشتەرگەری دانانی سیلیکۆن لە مەمک وەک دروستبوونی ئازاری کاتی، هەڵاوسان و شینبوونەوە، هەستکردن بە توندی لە سنگدا بۆ چەند هەفتەیەک. هەندێک ئاڵۆزی دیکە هەن کە ڕوو دەدەن بە زۆری، وەک ترسناکی ئەستور و بەرچاو کە کاڵ نابێتەوە، ڕقبوونی شانی مەمک بەهۆی بچووکبوونەوەی شانی برینەوە لە دەوروبەری پێچانەوەکە، پارچەیەک لەو شوێنی کە دزە دەکات دەتوانێت ببێتە هۆی بگری بچووک بە ناوی گرانیلۆما سیلیکۆن. ناتوانێت شیری مەمک بدات یان شیری کەمتر لە جاران بەرهەم دێنێت. ناڕازی بوون لە ئەنجامەکان و پێویستبوون بە کردی پزیشکی زیاتر، زیان گەیاندن بە دەمارەکان ئەکرێت ببێتە هۆی ئەوەی گۆی مەمکەکان زیاتر هەستیار ببن. هەندێک نیشانە هەن کە ڕاستەوخۆ پێویستە سەردانی پزیشک بکات، وەک سوربوونەوەی پێست لە دەوروبەری مەمک، بارێکی نائاسایی هەڵاوسان کە دا نامرکێتەوە، هەستکردن بە سووتانەوە لەم شوێنەدا. بەپێی توێژینەوە پزیشکەکان سلماندویانە سیلیکۆن کە یەکێکە لەو مادانی لە بواری نەشتەرگەری مەمک و بابەتە جوانکاریەکانی دیکە بەکاردێت کاریگەری مەترسیدار دروست دەکات لە داهاتوودا بۆ نەخۆشیەکانی هەڵاوسانی جونگەی ڕۆماتیزمی و نەخۆشی گورگەی پێست و ڕقبوونی شانەکان. ئەو نیشانانی لەم بارەدا دروست دەبێت خوێنبەربوون و کڵۆتبوونی خوێن و هەڵوەرینی قژ و دروستبوونی برین لە دەم و کێشەکانی چاو و بیرهاتنەوە. هەر تەندروست بن.